سلاوتان لبه خوای گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لای قبول بکات ئینشاءالله. خۆشحاڵم لە پرۆگرامێکی دیکە بوومەوە میوانی ماڵەکانتان. ناندنی زێر هەمیشە میوانداری کەسانێکە کە بەجددی زۆر دڵخۆش مەکەن، زۆر خۆشحاڵ و گەورە بم کە هەمیشە میوانی ئەزیز دێتەکردن و سەردان مەکاو لە درێژایی پرۆگرامەکەم لە گەرمە بیتن. لە پرۆگرامی ئەو ڕۆژم بە هەمان شێوە میوانێکی زۆر بەڕێزم هەیە، کاک هێمن سارمەمی میوانی منە ڕەنگە زۆر بەتان بیناسن یاخوا بەخێر بێت. زۆر سپاس نیگارخان، زۆر بەڕێزی خۆشحاڵ بێ یاخوا سەر چاوان. سەرەتا دەمێ باسی خواردنەکەی بکەم. خواردنی ئەوڕۆم مریشکە لە ناوفڕن لەگەر برنجی لێنن، بێگومان بەرهەمە تایبەتەکانی زێر بەکاردێنم و بە سپۆنسەری بەرهەمەکانی زێرە پرۆگرامەکەی من. ئەوجا برنجێکی سپی سادە لێنن لەگەر مریشکی ناوفڕن. لە بۆ مریشکی ناوفڕن پێویستم بە مریشکە و سۆسێکی تایبەتی لە بۆ دروستەکەم، هەرچەندە سۆسەکەم کەمەک حازر کردی بەسەرمدا کرد بوو لەوەی تام بۆنی بگریتن و ئێستا دووبارە دروستی یەکەمەوە سۆسەکەی. لە بۆ سۆسەکەی پێویستم بە کەچەپ، دۆشاوی تەماتە، کەمەک لە سرکەی هەنار هەیە و هەروەها بیبەری سۆر، پاپریکا لەگەڵ خێو، کەمەک لە بەهاراتی مریشک و کەمەک ماجیشم پێویستە. زەڵاتێکیش دروستەکەین سادە تەنها خاس و تەماتە. مریشکیشم پێویستە، هەر مریشکەچی ئەچیادی ئەو مریشکە کە ئەمگۆح بە خۆتان حەستان لە مریشکەکە بە هەر قیاسێک بیتن. لە بۆ برنجەکەش بێگومان پێویستم بە برنجی زێرە و هەروەها زەیتی زێر بەکاردێنم و بە شێوەیەکی ئاسایی لێی ئەنێم. پەتاتە و پیازیشم پێویستە لە بۆ ناو مریشکەکەی. کاکێ من دووبارە زۆر بەخێربەی، زۆر خۆشحاڵ بووم گەورەت کردم. سەلامەت بیا. خۆ دەمەوێت بەوەی دەست پێ بکەم. کاکێ من لۆ بانجی ناکەن، هێمنی حەیران بێژ لۆ پێرن، هێمن سەرمەمی. زۆر سپاس نیگارخان، تا زۆر سپاس بۆ کەناڵەکەتان بۆ میوانداریە خۆشە. بەڕاستی من وەکو نازناوی هونەریم هێمن سارمەمیە، سارمەمی هۆزە بە تایبەت لە دەشتی هەولێر، دەشتی قەراج و کەندی ناو شەمامک زیاتر لە گوندانە نیشتەجێ. نازناوەکەم هۆزەکەمە. بەڵێ دەمێ بزانم و هەم لە بۆ من هەم لە بۆ بینەران چەند نەوعی حەیران هەیە؟ بەڵێ خۆی حەیران یەک جۆرە، یەک نەوعە، بەڵام شێوازی جیاوازە. بەڕای من حەیران هەیە دەرێت دوو شێوازە، بەڵام بەڕای من سێ شێوازی هەیە. هەم شێوازەکانیش هەم لە ئەدا جیاوازە و هەم لە دەقەکەش جیاوازە. بەڕاستی دەق و تێکستی حەیرانی سەرچایی لەگە مەزلیشێکە و یاخولەکە غەریبیەکەی جیاوازن. هەرچیشە ئەدا و دەقیان جیاوازە. ئێستا حەیرانی مەقسەد سەرچایی زیاتر پەیامە، زیاتر گفتوگۆیە، هەم دەنگ هەڵدەبڕی کاتی خۆی برین چەندین سال، 100 سال، 200 سال پێش ئێستا چکە مێژووی حەیران دیار نییە. یاخود دەبینی کوڕ کچێک ینی پەیوەندێکی خۆشەویستیانەیە کاتی خۆی لە دەشت، بێگومان وەکو ئێستانە بوو ئامێری تەکنەلۆژیا و بە ئاسانی قسەی لەگەڵ بکاو. لە ڕێی هونەرەکە، لە ڕێی حەیرانەکە توانیت ئەو پەیامەی لە دڵیتی بە کچەکە بڵێ. باشە کابرا حەیرانەکەی گوتی و بە کچەکەی گوتی، کچەکە کو جوابی دێت؟ ئەویش بە هەمان شێواز، ینی کە مەقسەد ئێستا حەیرانمان هەیە سەرچایی، هەم دەنگ هەڵدەبرێتە جێی لە دەنجیبی، چکە کاتی خۆی کە ئافرەتەکان داتنە دەشت و دەر لە بۆ داران، لە بۆ کەنگران، کاردیان، یانی ئەوانە ئەو کوڕەکەش لە دەشت بووە، کات شوان بووە، سەپان بووە، یاخود هەر ئەو بووە. بە حەیران توانیتی تێ بگەینی کە بەم وەستەکەی چییە؟ دیاریکردنی جێژوانیان یاخود دەبینی دیارێکی پێلوی هینە دەیداتێ جێیەکە دیارەکەن، ئەو پەیامە و حەیرانی سەرچایی پێ دەڵێ. شتێکی زۆر جوان بوو، بەس بۆ شێوازی بانجی خۆشەویستەکە دەقەکانیشمان زۆرە لەو بابەتانەکە گفتوگۆی لە بینی کچ و کوڕەکە. حەیران ئاینیشی هەیە؟ بەڵێ ئاینیشی هەیە. خۆی بەڕاستی ڕێی من مێژووی حەیرانی ئاینی کۆنترە لە حەیرانە ئەڤینیەکە. ینی ڕاستە حەیرانبێژی ئاینی کەمە، یاخود پانتایی حەیرانی ئاینی کەمترە لە حەیرانی دنیای و ئەڤینەکە، چکە ینی جێیەکان کەمترە، ینی وەکو دیارە پیاوچاک و مزگەوت و تەچیە و مەکە و مەدینەوە کۆمەڵێک شتێک لەو بابەتانە باز دەکەی لە حەیرانی ئاینی ئەوانەیە زیاترە، کە حەیرانی دنیایەکە زیاترە، پاندایەکە زیاترە، مەسەد و جوگرافیایە، بەڵێ زیاتریشە، حەیرانبێژی زیاترە لە حەیرانبێژی ئاینی. چ حەیرانەکەی لە کندووەت و زۆر پێت خۆشبی لە تێکستەکەی؟ بەخوای من لە حەیرانی برین ئەڤینەکە زیاتر ینی شێوازی حەیرانی غەریبیم پێخۆشترە، چکە وەکو شێوازەشی لاوانەوەیە، وەکو ناخەکە لە خۆ دەری دەبڕی.
لاوانەوە زۆر جار هەیە مثلەن داک لێ بۆ منداڵەکە یان جاری وا هەیە مثلەن لەسەر لە تازیە و لە بابرن ئەو بۆ ناخۆشیانەکە ئەگۆترێ ئەو لاوانەوەیە ئەستە قاڵبی حەیرانی خۆی لاوانەوە ئەویش نەوعی هەیە بەڕاستی لاوانەوە کو برین سەردولکە زیاتر تایبەتە بە ئافرەت چکە برین ئافرەکاتی خۆی لە تازیێنی و ئافرەتە لە ڕێ ئەو هونەرەیەوە ئەو دەنگەوە ئەو گوتنەوە توانیتی کۆڵی دەری خۆی دابڕێژی سەردولکە یاخود لاوانەوە زیاتر باسی سوارچاچی کەسەکەیە برین مردەکەیە باسی جوانیە باسیوانە دەکاتن زیاتر پێدا هەڵدانە بەڵام شێوازی حەیران یاسای خۆ هەیە حەیرانی مەسەد مەرجی هەیە سەربەندی هەیە ناوبەندی دوابەندی سێ بڕگێ سێ بەندە حەیران ناتوانانی لەو سێ بەندە زیاتر ئەتوو تەجاوز بکەیت چاربەندمان هەیە بەڵام کە من حەیرانەکان چاربەند پێنجبەند بەڵام حەیران سەربەندی هەیە ناوبەندی هەیە دوابەندی ئەگەر ئەو سێ بەندە یەکدی نەگرتەوە بە حەیران داناندرێت بەڵام سەردولکە بوورە یان خود لاوانەوە ئەوەی نییە ینی سەربەند و ناوبەندی هەر دەستە دوێ و دەڕوا پێدا هەڵدەری تا بەخۆی کاکێ من چەند ساڵە دەست کردێ بە حەیران گوتن وڵای من بەڕاستی لە منداڵی و زۆر حەزم لە حەیران بوو بە حکومەوەی بابی بەڕێزم بەردەوام لە ماڵەوە کاسێتانەی لێدا حەسەن حەیران و عوسمان حەیران و محەممەد عارف و حەیران بێژە کۆنەکان لاک بێژەکان حەزم چۆ حەیران بەڵام لە بۆنە تایبەتەکانیش دەمگوت ناو برادرانەی خۆمانەوە بەڵام بە شێوەشی فەرمی ئەمن ساڵی 2010 لە بنکەی مقام ئەو کات مامۆستانای شێخانی بەڕێوەبەری بنکەی مقام بوو لە وەزارەتی ڕۆشنبیری پێشبڕچێکی حەیران ئەنجامدرا لە بەهرەمەندان ئەم بەشداریم کرد هەتا بەهرەمەندی حەیران بێژی ڕۆژهەڵاتیش تێدا بوو بەشداریم کرد توانیم پلەکەم بەدەستبینم ساڵی 2010 بە شێش فەرمی هاتمە ناو بوارە پیرۆزبی حتمما شانی سەرکەوتنی چێن ئەو کەسانە زیاتر داوای حەیران لە تۆکەن لە مەجلیسەکان زیاتر داوات لێکەن یان ئەوە تا مەسەلەن لە کۆبوونەوەی دیکە داوات لێکەن وڵایی بەخۆی هەر ینی زەماوەری حەیران ئێستا ینی خۆشبەختانە زۆر گەنجی حەزیان لە حەیرانە زارێ لە زۆر شوێن ینی میوانداری کە تەکلیف دەکەن داوا دەکەن لە زۆر شوێنان یان هەتا لە بۆنەکانیش زۆر باس داوای حەیران دەکەن هەم گەنج هەم بەتەمەنیش هەتا ئافرەتی زۆر هەیە حەزی لە حەیران دەستەکانت خۆش بی ئەو جامنیش دەمەوێت جێم لە حەیرانەچی بی بەس بە سۆسەکەی دروستکەم و ناوبڕەتی وەرەگرم پاش ناوبڕەکە ئینشاڵە پێم خۆشە و کات جێم لە حەیرانەچ جات چ ئەڤینی بی چ ئاینی چاوت خۆش بی وەچی باسم کرد لە بۆ سۆسەکەم کەچەبم پێویستە کەمەک لە کەچەب و هەروەها دۆشاوی تەماتەی تێکەم کەمەک زەیتیشی تێکەم زۆر نا لە بەرەوەی مریشک بەخۆی کەمەک لە چەورایەتی هەیە و هەروەها بەهارات و خێو بیبەریشی تێکەم وردە وردە خەریکی دروستکردنی سۆسەکەی و مریشکەکەی حازرەکەم و ئەو هەروەها برنجەکەش حازرەکەم جا ناوبڕەتی کورت وەرەگرم و ئەگەڕینەوە برنجی زێڕە هەرچی بۆ بکەی بەزیان ناچێ دەجە دەرێم ڕای نەبرا دەرینە چەندی گاز دەکەم با بە دەرێم بە شوێن دەرێدار برێم دەرێم لە زوران لۆ نەمای مەغەدار داگ دەرێم لە زوری ناوبەندانێ ئەما لە تو پیرۆزبی مۆری مەرجان خەناو کەسێ خۆرشی ژێڕەبی مبارە کردبی لەگەر شیلانێ دەوزە خۆزی بە خۆزی دارێ دنیاێ بمردمایە نەکو لەگە و بابا وێرانەی باخیری عمری نادمایە سەر ڕۆژی دەزلێیەک یەک بەردانێ و نەجە دەرێم ڕای نەبرا دەرینە چەندی گاز دەکەم با بەسەرێ منی خانە وێرانەی گەلە گەلە دێشی وەڵا درێ مار وێرانم دایمە بەدایم دەکورێ دەوجا حەیفەک و سەد مخابنێ دنیایم دەمینێ بەژنێ باریشی ئاسوار دەکرد لە خانەی زینی لە بۆ گولەکەی مێردان ئاگرەکەم بەر بۆ هەناوان بە وێدانی عەسرێ
ئارێ برامەنگۆ نازانن داخێوێ بەژنێ باریک ئەوە سرێ چەند سارانە لە درێ کاچێنگ و بوویتە کول و کۆی ئایا و گرێ تۆ یاڤینەیم دەدا یارکەمایە و ڕۆحەی من شادکە یارەوە خۆون کردن مانەوای چیاوە خۆ پاشیمان نابوویتەوە هێندا دڵێ داگیر کردوم لا خەمی تۆ شێوەوای مردوم کادەم بینن نام نایاسنەوە دووری تۆیا وای لێ کردوم بازارێم من شەیەتی تۆم هەموو شاوێک بەیادی تۆم تاکۆ بدکایان بەدایاستانێک لا شاوانی خەونێکی خۆ خۆش دەستێک بەردان زۆر زەحمەتە زۆر سپاس بەڕێزی دەنگت خۆش بی کاکێ من مەرجە ئەو کەسێکە حەیران بێژبی کەسێکی ئەکادیمی بیتن یان ئەتیا دیار کەسێک لە خۆیەوە ئەتوانی بتە حەیران بێژ بەخۆی نیگارخان بەنسبەت ئەکادیمی وەڕاستی زۆر پێویستە بە تایبەت ینی هەر کەسێک مادەم بواری کاری دەنگبێژی بکە پێویستە بە شێوەزی ئەکادیمی یاخود شارەزایی لە هەندێک مەقامات هەبی ینی ئەو ڕۆ دەبینی 50 ساڵ پێشێستانیە ئەو ڕۆ خەڵک هەمووی هونەرمەندە هەندە جێ لە مۆسیقا و گۆرانی بووە هەموو خەڵکێک ئەلان وەکو هونەرمەندی لێهاتێ یانی لە ماڵەدانشی لە دیار تیڤەکە یەکە گۆرانی دەڵان حەیرانیش دەڕێ ئەگەر نەشازێک بکە هەست پێ دەکا و بینەرە یعنی پێویستە یانی بە تایبەت ئەوانە ئێستا کە گەنجیشمان هەیە بەڕاستی ئێستا حەیران دەڵێن پێویستە خۆیان زیاتر شارەزا بکەن خۆیان بە ئەکادیمی بکەن و بە تایبەت لە بواری ئەداکردن و مۆسیقا پێویستە شارەزاش زۆر باشیان لە مقامات جەنابتان حەیرانتان هەیە تایبەت بە خۆتان بیتن هەم لە تێکست هەم لە ئاواز ئێستا مەقسەد ئێستا تازە و دوو کۆپ لە حەیرانی پێشکەشم کرد حەیرانەکان تێکستی خۆمە ئەو ئاوازەکەش هەم ڕاستە مەقام بایەتە بەڵام شێوازی غەریبیەکە بوو ئەوە ئاوازی خۆمە دەقەکەش هەر حەیرانی خۆمە بەڵێ خۆمە هۆکار چییە زۆربەی حەیرانبێژەکانمان پیاوانن هەمیشە پیاو بە دەرەکەون لە حەیرانی وەکو گۆرانی نییە لە گۆرانی زۆرێک لە ئافرەتانمان هەیە گۆرانی بێژن گۆرانی بەڵام لە حەیراندا زۆر بە دەگمەن جێمان لێبی کە ئافرەتێک حەیران بێژ بیتن خۆی حەیرانبێژی لە کۆن زۆر بوو حەیرانبێژی ئافرەت هەند زۆر یعنی بڕوا بکە حەیرانبێژی ئافرەتە بۆ زۆر لە پیاوەکەی بەتواناتریش بۆ لە حەیران یعنی ئەمن ئێستا حەیرانبێژەکەی قادر عەدو نەمایە خەرچی دووکەرەیە خۆی مقابلشیە لەگەر هەشتایەکان لەگەر ئەسعەد عەدو هیتی مامۆستا ئەسعەد عەدو باز دەکا دەرێ ئەمن لە ئافرەتێکەمنی فێرە حەیران کرد حەیرانبێژی زۆر بەتواناش بوو ینی بەڕاستی حەیرانبێژی ئافرەت زۆر و کاتی خۆ زۆر بەتوانە ئێستاش هەیە ینی حەیرانبێژی ئافرەتەیە هەیە ئافرەت و نەرمەد حەیران دەن بەڵام لەبەر چکەمە زیاتر حەیران دەقەکان پیاو بەسەر ئافرەتدا هەر دەڵێ ینی دەقەکانمان زۆری وایە دەقمان زۆر کەمە ئەگەر ئافرەت بەسەر پیاودا هەر بڵێ نیتمان لەبەرەوەی ینی حەیرانبێژی ئافرەت کەمەگەنە حەیرانبێژی ئافرەت شتێ ئێستا کاکە من لەگەر خواردنی بینت کووە وڵی خواردن ئەمن هەموو خواردنەچی دەخۆم بەس دۆرمە و بریانی ناخۆم ئەوە لە پیاو دۆڵمی ناخوا کاکە سواممان ئەسپلینە ئەوە پیا وە بزان مەگەر حەزیشیان لێبی ئێستا وها بوویتە مۆدیل حەزی لە دۆڵمی بکار لە دۆڵمی ناخوار وڵای دۆڵمە خواردنەی ژنانەی پیاوان نییە بە خۆت خواردنی زانی دروستکەی بە قورئان ئەمن باش نیمە ناوەڵە نازانم بە قورئان بەستە ماتەوە ڕوونی دەزانم مەگەر هیچ نازانم چ خواردنەکەی لەکن تو زۆر تایبەت بی خواردن ئەمن زۆر حەزم لە خواردن ئێستا پارێزی دەکەم بەڵام پێش پارێزەکە وڵی ئەمن زۆر ینی ساواری بە هەم نەوەچی دەخۆم برنج هەروە ینی برنج هەر لەکنە من وەکو شتەی زۆر بەس ینی لە هەموو خواردنەکان زیاتر ئەمن برنج خواردنەی سەرچی من بوو ینی بڕوا بکە ڕۆژانە دەم خوارد ڕۆژانە هەموو ڕۆژ ینی نەبوو ڕۆژێکم برنجی نەخۆم زۆر حەزم لە برنج و ئێستا کەم وەڵا لە بابەتی گۆشتی زیاتر حەزت لە گۆشتی سوورە یان لە مریشک وڵی ئەمن بەخۆی حەزم زۆر لە مریشکە بە تایبەت سینگ ئاسینج زۆر حەزم ناچکە خواردنەکی سووکە زۆر ئەزیەتر نادە دەستەکانت خۆش بی جەمان لە حەیرانێکی خۆش بوو
سفرەکەی حازرەکەین برنجەکەی من خەریکە دێمەدا و هەروەها مریشکە کەشم لە ناو فڕنیە لەسەر مێزی نان خواردن نەتان بینینەوە. بۆ ئەوی خواردنێکی خۆش دروستکەی چیەکەی؟ هەر ئەتیادی ئەو گەرمەکەم خواردنی تێیەکەم و تێکێم. پرۆسەی دروستکردنی خواردن لە فەلسەفەی ئیدۆلۆژیای فودیزمەوە هاتووە. یۆنانیەکان پیان وا بووە شێفایەتی سایکۆلۆژیۆن پەیوەندی بە سیۆسیۆلۆژیاوە هەیە. وەڵای هیچ ناکەم. هەر دۆشای زێڕ بەکارێنم و تەواو. تۆشیش مەکە هەر دۆشای زێر بەکاربێنە و تەواو. دووبارە زۆر بە خێربێکی کاکی ئەمە زۆر سپاس. ڕۆژی مامشتین خۆی گەورە ڕۆژ تاعاتی مولایەتی کردبێت ئینشاءڵڵا. ئەم زۆر لەگەر خوڕمای دۆست نیمە. بەڵێ. خۆی وا باشە چکە مادەی شیرنی تێدایە کاتی بە ڕۆژی بوون شکاندنی ڕۆژوو بە خورمای سونەتە. وەڵا زۆر جار بە خوورمای شتێنم زۆر جارش بەس بە ئاوەکەی ئەیشتێنم. کاکێ من ڕات بوو لەسەر بەرنامەکەی بەگشتی. دەستخۆش بینی گاڵخان بەڕاستی پرۆگرامی بەرنامەکە زۆر زۆر جوان بوو و جەنابێت ئەم پێشکەشکارێکی بەتوانە سەرکەوتوی هیوا سەرکەوتن دۆ دەخوازم بۆ کەناڵە جوانی کەلەپور هیوادارم سەرکەوتون سپاس بۆ کۆمپانیای زێڕ. سەلامەت بیاخوا. حەیرانەتی ئینیمان جێلێوی ئەو جا دەست بە نان خواردنەکەی بکەیان نانی بخۆین ئەو جا لە هۆمەری بە کەیف خۆتان باشە مادەم حەیرانەکەی دەڕێن بۆ بنێ مانجی ڕەمەزانی پیرۆز ئینشاڵڵا و مانگە بتە مای خێر و خۆشی لە بۆ میلەتەکەمان بەگشتی ئینشاڵڵا. ئای بابە بڕۆ بەوێ وارێ چەندی گاز دەکەم دەرێم لە سیلا لە سیلەی مزگەفتێ دەوزەدەم گۆ دەگەنێ مسلمانان دەوەرن لە بۆ ڕەزامەندێ خودایە گەورە ئەمانەگرین تەدارەژێ بچینەوە خزمەت شای مەدینەی چاوەکە مەردەین سادرە لەگە خیوەتێ دەبا ڕجایە بکەین لە خودایە گەورە بەرک و ڕەحمما پێدەکا ڕزگارمان دەبی لەسەر پردایها سراتێ حەیرانی ئاینی خۆش بەخێر بێەوە با دەست بە خواردنەکەمان بکەین فەرموو. بەڵێ خۆشەویستانی من سپاس لە بۆ بەرهەمە تایبەتەکانی زێڕ سپاس لە بۆ هەموو ئەو کەسانێک کە میوانی پرۆگرامی نانبینی زێڕە بن سپاس کە تا ئێستا بینێری پرۆگرامەکەم بوون خوا گەورە ڕۆژ و تاعاتی مولایەتمانی قبوڵ بکردێت ئینشاڵڵا تا پرۆگرامێکی دیکە و میوانێکی دیکە دێمەوە خزمەتان خواتان لەگەڵ.